السنة التشريعية الأولى الفصل التشريعي الأول. ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دۆخی ئینتەرنێت نیگەران و ئاشکرای دەکات بە سەدان ملیۆن دۆلار دزی و بەتاڵانبردن لە هێڵی ئینتەرنێتی عێراقدا هەیە. دەشڵێت ئەو گزیکاریە چەند کۆمپانیا و لایەنی تایبەت ئەنجامیان داوە. حەسەن کەریم کەعبی جێگری یەکەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرای کرد شێوازی مۆڵەت پێدانی کۆمپانیەکانی خزمەتگوزاری ئینتەرنێت کە لەلایەن دەستەی گەیاندنی سەر بە وەزارەتی گەیاندنەوە سەرپەرشتی دەکرێت ناڕوونی زۆری تێدایە. کەعبی ئاماژەی بۆش کرد لە چەند ساڵی ڕابردوودا بە سەدان ملیۆن دۆلار دزی لە هێڵی ئینتەرنێتی عێراقدا کراوە. ئەوەش بۆتە هۆی لاوازیە و هێڵە لە کاتێکدا نرخی بەشداری ئینتەرنێت لە عێراق گرانترینە بەراورد بە وڵاتانی جیهان. جێگری یەکەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەیاننامەیەکدا ڕوونی کردوتەوە بەدان پێدانانی لایەنی پەیوەندیدار عێراق خاوەنی دەستگایەکی لەو شێوە نییە کە بتوانێت قەبارەیە و هێڵی ئینتەرنێتەی دێتە ناو عێراق و ئەو بڕەشی لێی بەکاردەهێنرێت دیاری بکات. ئەمەش گومانی بوونی گەندەڵی و دزی لەو هێڵە دروست دەکات. ناوبرا و دەشڵێت ژمارەیەک بەرپرسی عێراق لە پشت ئەو گەندەڵیەوەن. جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان جەختی کردوتەوە کە چەند لیژنێکی تایبەتی پەرلەمان لە وردەکاریەکانی ئەو پرسە دەکۆڵنەوە و بەرپرسانی پەیوەندیداریش بۆ لێپێچینەوە بانکێشتی پەرلەمان دەکەن. بەوتەی ناوبرا و هەموو ڕێکارێکی یاسایی بۆ کۆتایی هێنان بەو پێشێلکاریە دەگرنەبەر و دووریش نییە سەرجەم ئەو گرێبەستانە هەڵبوەشێندرێنەوە کە پێشتر عێراق لەگەڵ وڵاتان لەو بارەیەوە واژۆی کردوون. بەیاننامەکەی کەعبی لە کاتێکدا کە وەزارەتی گەیاندنی عێراق دوێنێ دانینا بەبوونی دزی و بەتاڵانبردن لە هێڵی ئینتەرنێتی عێراقدا و ئاشکرای کرد کە چەند کۆمپانیا و لایەنێکی ڕاگەاندنی تایبەت لە پشت ئەو گزیکاریەوەن. کۆمپانیەکانی بواری ئینتەرنێت و پەیوەندیەکان لە عێراق و هەرێمی کوردستان هەمیشە لە زیاتی خزمەتکردن باربوون بەسەرشانی خەڵکەوە و بەردەوام وێڕای گرانی و خراپی کوالێتی خزمەتگوزاریەکانیان خۆشیان لە دانی باج دزیوەتەوە.